ئیش لەسەر دەستەمۆکردنی ئایدۆلۆژیای ئێمە ئەکرێ بۆ بیرۆکەی جێندەری و بیرۆکەی فیمەنیزمی. چۆن ئێمە کاتی خۆی بەمانەمانەوت خەڵکی شاذ بانۆمانە شذوذی جنسیان هەیە، ئێستا نەرمتر مامەڵاکەی ناڵین ئەمانە هاوڕەگەزخوازن، ناڵین شاذن، واتە ئەمانە نامۆ نییە ئەخلاقیان، ئەخلاقێکی بەدیان نییە، نا ئەمانە هاوڕەگەزخوازن. ئێمە ڕەگەزی بەرامبەر ڕەگەزی جیاوازمانەوێ ئەوان هاوڕەگەزخوازی خۆیانەوێ، کەواتە ئیش لەسەر تەطبیعکردنی فکری و ئەخلاقی ئێمەش دەکرێت. ئێستا لە بازاڕەکانی ئێمەیە ببورن، ئێستا خەریکە جلوبەرگمان ئەو کابووی پیاوەی کڕێ ژنی شەرەوە ئەکرێ لە بەرێکە بەدی هەر ئەویش ئەیکا ئەویش لە بەرەکە. ژن و پیاو خەریکە زۆر جیاوازیمان لە نێوان جلوبەرگا نامێنێ. کوڕەکانمان خەریکە ملیۆنکە لە ملەکەن، بازم لە دەست دەکەن، گوارە لە گوێەکەن لە هەندێک شوێنە. ئێستا ڕێگایان پێدراوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنە بە ئاشکرا دیفاع لە مافی خۆیانەکەن، ناوەندە ڕسمیەکان مەسەلەن تەعاتوف ئەکەن لەگەڵیانە، ڕێکخراویان بۆ دروست ئەکەین لە کوردستانە. ئەمریکا لە شاری هەولێر لە مانگی ڕەمەزانە ئاڵای هەوڕەگەزبازەکان هەڵ ئەکا لە شاری مەلیک مزەفەرە. هەموو ئەم مەسجانە بۆ ئەوەیە عەقلی ئێمە دەستەمۆ بکرێ بۆ تەقەبولکردنی ئەم بیرۆکەیە و دڵنیاش بن لەوەی پێمان قبوڵەکەن ئەگینا مەعنای کردنەوەی ناوەندی ڕۆشنبیری جێندەری لە زانکۆکانە مەبەست لێی چییە؟ ئەگەر ئەمە مەعنای جێندەرە، باشە بۆچی بە جورئەتەوە بە خەڵک ناڵێن ئەمانەوێ خەڵک هاوڕەگەزباز بێ؟ باشە ئەگەر ئێمە نامانەوێ خەڵک وا لێ بکەین کردنەوەی ئەم جۆرە ناوەندانە بۆچی؟ مەبەستمان پێی چییە؟ ئەگەر ئێمە ئەمانەیە بڵین یەکسانی نێوان ژن و پیاو، پێمان بڵێن یەکسانی، ئێمە معنای یەکسانی تی ئەگەین زاراوی کوردیشمانەیە، بەس ئێمە نە لە جێندەر تی ئەگەین نە بەدینیشی هەیە لە کوردیە. کەواتە زاراوی جێندەری بەڕێزان ئەمە مەبەستەکەیەتی.